بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستانم. من دانیال نورەدین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەبم. ئازان و خۆشەویستان، بابەتی ئەمڕۆمان بریتی دەبێت لەوەی کە بۆچی لە هەرێمی کوردستاندا تاوانباران ئەو کەسانی کە تاوان دەکەن دەستگیر ناکرێن. دەزانین کە لە هەرێمی کوردستاندا چەندین سزادانراوە بۆ تاوانباران بە گوێرەی تاوانەکانیان، بەڵام ئەوەی جێگەی گومانە کە بەشێکی زۆر ئەو کەسانی کە تاوان ئەنجام دەدەن دەستگیر ناکرن و هێزە ئەمنیەکان کەم تەرخەمن لە دەستگیرکردنی بەشێک لەو تاوانبارانی کە هەرێمی کوردستاندا هەن. دەزانین کە ئەو یاسانی کە لە هەرێمی کوردستاندا هەن لە بەرامبەریدا کۆمەڵێک سزا دانراوە. بەشێک لە یاساناسان باز لەوە دەکەن کە کەم و کورتی هەیە لە یاساکاندا بەوەی کە تاوانبار کاتێک کە تاوانێک ئەنجام دەدات یاساکە بۆ شێوازەیە کە سزاکە لە پای ئەو تاوانە گەورەیە کە ئەنجامی دەدات. بۆنە لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان کە چەندین حاڵەتی کوشتن و ڕفاندن و چەندین بابەتی دیکە هەبوو. لەوانە باوکێک کچەکەی خۆی کوشتبوو یاخود کەسێکی دیکە کەسێکی تری کوشتبوو کە ئەمانە چەندین کێشن و چەندین تاوان لە هەرێمی کوردستاندا ڕوویان داوە. یاساناسان و چاودێران باز لەوە دەکەن کە تاوانباران ئەو تاوانی ئەنجامی دەدەن سزاکەیان وەکو پێویست نییە، بەشێکیان سزاکانیان بۆ نوە کەسێک کە کچەکەی خۆی کوشتو یاخود کەسێکی زۆر نزیکی خۆی کوشتو یاخود زۆر جار چەندین کەس لە خانەوادەی قەتڵ و ئام دەکات کە ئەمە دواتر سزاکەی بۆ شوازە دەبێت کە زیندانی هەتایەتایی لە زینداندا دەمێنێتەوە، کە ئەمە سزایەک نییە بۆی کە لە پای ئەو تاوانە گەورەی کە ئەنجامی داوە. هەروەها بەشێکی تر باز لەوە دەکەن کە کەسانی تاوانبار هەندێک جار حیزبەکانی دەسەڵات یاخود بەرپرسێکی لە پشتەوەیە و زۆر جار هێزەمنیەکان ناتوان دەستگیری بکەن. ئەو ڕووداوانەی کە ڕوویاندا لە چەند ڕۆژی ڕابردوودا بۆ نەو کەسێک کە کچی خۆی کوشتبوو پێشووتر پێشینەی تاوانی هەبوو، چەندین جار هێزەمنیەکان دەستگیریان کردو دواتر ئازاد کراوە و لەلایەن دادگاوە داوا کراوە، پێشووتر بۆ نۆتەقی کردو لە هاوسەری لە ببورن لە خەزوری و لێدانی بەکارێناو بەرامبەر بە هاوسەری. ئەمانە چەندین تاوانی دیکەن و چەندین تۆمەتبار هەن و تاوانبار هەن لە هەرێمی کوردستاندا ڕاپێچی دادگا ناکرێن بۆی کە بەرپرسێک یاخود حزبێکی دەسەڵاتی لە پشتەوەیە. بەڵازان دەمەوێت سەرنجتان بۆ ئاماری ساڵی ڕابردوو ڕابکێشم کە بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هەرێم بڵاوی کردوەوە. لە ساڵی 2022دا لە هەرێمی کوردستاندا 183 حاڵەتی ڕووداوی کوشتنی بە ئەنقەز بوونی هەبووە، وەروەها 32 ڕووداوی کوشتنی بە هەڵە و 240 ڕووداوی خۆکوشتن تۆمار کراوە کە ئامارانەش ئامارێکی مەترسیدارن، پێویستە هەڵوێستەی لەسەر بکرێت و لایەنە پەیوەنددارەکان هەمیشە بەردەوام لە خەمی کۆمەلگا بن تاوەکو ڕووداوەکانی تاوان ڕوو لە کەمبوونەوە بکەن. وەروەها ئەوەی جێگەی سەرنجە ڕووداوی خۆکوشتن زۆر زیاتر لە ڕووداوەکانی دیکە کە 240 ڕووداوی خۆکوشتن لە هەرێمی کوردستاندا بوونی هەبووە کە ئەمەش ڕێژەیەکی زۆرە و ژمارەیەکی زۆرە لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە و هۆکارەکەشی بۆ چەندین بابەتی جیاواز دەکڕێتەوە. ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت کە ئێوەی ئازیز دەتوانن قسە و باسی لەبارەوە بکەن و ڕاوسەرنجی خۆتان لەبارەی ئەم بابەتەوە بخەنە ڕوو. دەچمە لای پەیوەندیەکانی ئێوەی ئازیز، یەکەمی پەیوەندی وەردەگرم. کێمان لەگەڵە؟ السلام عليكم. کاک دلێر، کاک دلێر سەلام عەلەیکوم، باشیت؟ باشی برێبەر زۆر خۆشی بەرنامەی دەکەم. زۆر سپاس کاک دلێرجان. وەڵاهی حیزبەکانی دەسەڵات بەڵێ ئەو تۆمەتبارانە دامدە دەدەن وەکو ئێستا مشتە شارەکان، وەکو ئێستا هەر بۆ نمونە بەسولێکی پارتی بزگۆ چەند مشتە شاری ژێمی باسێرنا هەولێر داڵدەدراون. ئێستا لۆ نمونە یەکێک لە هەولێری یەکەش لە کوژدەی سلێمان یەشتی داڵدەیدا، لە سلێمان یەکەش لە کوژدەی پارتی داڵدەیدا. ئەوانە کاتی هەڵبژاردنەکان چاک و دەماتر دەنەفتی بۆکردن جەمدەیە. زۆر جار کاک دلێر ئەو تۆمەتبارانی کە تاوانێکیش ئەنجام دەدەن زۆر جار سەر بە سلوکێکی ئاسکەرین یاخود سەر بە هێزە ئەمنیەکان لەبەرەوەی کە زۆر جار چەکی بەدەستەوەیە بەشێکیان لەو تۆمەتبارانە بۆ شوازن کە لە هێزە ئەمنیەکان یاخود لە وەزارەتی پێشمەرگ یاخود چەک بەدەستە با بڵێن. بەڕێزم ئەوە دەبێت دەزانێت حکومی ئیسلامیش ئەوەی قبول ناکە کچی خۆی کوشتی ئەوە حکمی سێر ئەگە حکومی ئیسلام دەبێت ئەوە لە ناوەندی شاری هەولێرەوە بکرێ ئەدام کرد لە سەدارەوە گوناهی ئەو لەسەر دنیاش بوونی، بەڵام ئەو یەشتی پارتیەوە داڵدە دەدەن بزانەوە سێسە سایدی با واستەبەر دەبیتن و ماری چەند کەس تێکاون دەکات.
هزاران دەماتەکاتی هەردووشان دەکەن دەبێتە خەڵک بەڕێزت یەک داواکاریشمێ لە تۆی بەڕێزی وادارم ئەو بەرنامەم کرێتە ڕۆژانە و ژمارەیەکی زین لە پەیوەندەکان دابنین زۆر سپاسان دەکەین. زۆر سپاس کاک لەگیان بەسەر دوو چاوم ئینشاءڵڵا بە گوێرەی توانە لە خزمەت ئێوەی ئازیز دەبین. بەڵازان و خۆشەویستان دەچمە لای پەیوەندێکی دیکە دواتر هەندێک بابەتی تر باز دەکەین. کاک مەحموود لە دووە وەردەگرین. مامۆستا چۆنی باشە ئینشاءڵڵا. وعەلەیکە سەلام کاک مەحموود گیان سەر چاومان. بەسەر چاوم. مامۆستا بە اختصار بەڵێ ئەم هۆکارەی کە تاوانبارەکان عقوبە نادەنەوە بەڵێ عقوبە لەسەر ئەم تاوانبارەی ئەوەیە و ئەمە ئەم دەسەڵاتە یاسا نییە یاسا هیچ کەروە نییە بە تایبەتی ئەگەر ئەو تاوانبار نازان ئەگەر لە ئاسایش بیت یان لە پۆلیس بیت یان لە پێشمەرگە بیت ئەمە بەسەراحەتە مامۆستاکەم ئەم دەسەڵاتە حەزی هەیە ئەم تاوانبارەکان هەبێتەوە بوو چونکو ئەم تاوانبارەکان بەبێتە هۆکاری حیمایەتی ئەم دەسەڵاتە مجرمەکان حەز هەیە نه شەریفەکان نه مرۆڤی مخلص لە بۆ ئەم وڵاتە لە ئەم بۆ ملەتە لە بۆ ئەم خاکە یعنی اختصار لە ساڵی هەشتەکاندا محکەمەی عەسکەری هەبووە ئەگەر کەسێکی عەسکەری لە ساڵی هەشتەکان لە کاتی بەحسیەکان تجاوز کرد با استغلالی ماسیی خوب کرد با عقوبەی هەبوو لە محکەمەی عەسکەری بە قەراری حکمی عەسکەری ئەعدام بووە یعنی دەسەڵات هەبووە ڕغمەن کە دەسەڵاتی بەحسیە کە دیکتاتۆر بووە بەڵام بەداخەوە لە ئەم وڵاتە و ئەم نیشتیمانە و ئەم نەتەوە تاوانبارەکان عقوبە نادەکاتەوە ئەوەی کە حەدیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەڵێ إنما أهلك الذين من قبلكم إذا سرق فيهم الشريك تركوه وإذا سرق فيهم الوضيع أقاموا عليه الحد هەر نەبەت لە سەریقە هەر لە کوشتندا ئەمەیە مامۆستاکەم. بەڵێ زۆر باشە زۆر سپاس بۆ کاک مەحموود لە دهۆکەوە لەگەڵماناوە. بەڵازان و خۆشەویستان کاک عەبدوڕەحمان وەردەگرین لە هەولێر. کاک عەبدوڕەحمان یان سەلام عەلەیکوم. عليكم السلام أستاذ خلال لسيراتاي بيسران وإدارة عليكم السلام كاك عبد الرحمن تندرسي باشا عفوا ببورة بلا كاك عبد الرحمن كاكا أستاذ دانيال أمن هذه آسايش بمقصر نابين أبدا فرماني تناكري أجر فرماني تبكري أو زور زوان بأركي خوي هالضصي أو دفاع نية أو واقعة أتو شخصي طبعا دولتها اللذيذ ده كان فري ليدا خجري سقف ناكا بينما لمنطقين أجر شخصي بتيجي ساي دولتكي سزا بدري دنيا ده أستاذي بريز شعبك ملتك تنظام مليون خاوني جغرافيا 250,000 كيلومتر يعني على رؤوس الاشهاب ظلم اللي دخري حسم اللي دخري إبادة دخري بني روميو بقيت سوق وروا لفري ناية تدعي طبعا بياني أجريتك لهولير إعدام بشري أو قيامة الرادة بمنظمين حقوقنا إنسان بحمود فانايك غير الزكاة وصر هولير وغير هوليريش مشكلة يا أستاذ حقا وحقيقة قولي بلقيس وخطباني إن الملوك إذا دخلوا قرية أفسدوها وجعلوا أعزة أهلها أذلة وبلقيس أو هاي بمستشارة كاني كويبوت أمر تطوانين بلين إن الأمريكان إذا دخلوا وطنا أفسدوه وجعلوا أعزة أهله أذلة أستاذي برز مشكلة أولية كشخص إعدام لشريان ناكري مشكلة أو أمريكاية لسرسين في هر ولاته وحاولات يقدانيش وشينا دي بصرته لفرهنجي هذه من بشار بيه هموي هريان همو من اللي دخل ببيته يسمن قواني بطورج وذبن وكو ماسي كدخلي سين طبعا عطانا رزقار بن هر والله كاك عبد الرحمن جان رقبين باورين ديكش زور سباس بو كاك عبد الرحمن درماني عراق أويا أواناك درب كرين خاصة درب كرين
ئەمریکا بچیتە دەر پاکستانفانە عێراق دەگرێتەوە عێراقەکەی جاران زۆر سپاس دەکەین کاک عەبدوڕەحمان لە هەولێرەوە لەگەڵمان نابوو. باوکی محەممەد وەردەگرم لە ڕانیە. باوکی محەممەد سڵای خوارد لێبێت. سڵای خوارد لێبی کاکە دانیار. عەلەیکە سەلام باوکی محەممەد سەر هەردوو چاوم. چاو سەلامەت و سپاسی جەناب دەکەم. وەڵڵاهی کاکە دانیار من بە تەسەووری من ئەو دەسەڵاتەی کە لە هەرێمی کوردستان حکومڕانی دەکات خۆی تاوانباران بەرهەمدێنی، خۆی ئیشی ئەوەیە خەڵکی دز و گەندەڵ و مافیا و نەفزنزم و بندیوار و ئەوانە بهێنیتە بەرهەم. بە تەسەووری من یەکێ لە نەهامەتەکان و بێشانسی ئێستای خەڵکی هەرێمی کوردستان ئەوەیە کە ئەو مەجموعە عەقلیەتە سەرمایەدارە چاوچنۆکە لەسەر دەسەڵاتە و یەکێ لە نەهامەتەکانی ئەو میلەتە ئەوەیە کەوا ئەو مەجموعە عەقلیەت و ئۆپۆزیسیۆنی ئێستا هەیە. هەڵێک لە بەدەست دەسەڵاتەوە دەناڵێنی و ژیانی لێ بۆتە دۆزە و بەدەست خاو خلیشتی و بێ هەڵوێستی و ترسنۆکی ئۆپۆزیسیۆنەوە ناومێد بووە. بەڕاستی من تەسەوور دەکەم لە ڕۆژی قیامەت لەم بابەتەیە باوکی محەممەد لەم بابەتەیە پێت وایە ئۆپۆزیسیۆن دەتوانێت ڕۆڵی سەرەکی خۆی بگێڕێتەوە بتوانێت کاریگەری هەبێت لە کاتێکدا تاوانبارێک تاوانێک دەکات دەسەڵات و حزبەکانی دەسەڵاتی هەندێک جار لە پشت ئەو تاوانبارەوەیە. ئەو سەرکردە و ئەو غیرەتە و ئەو هەڵوێستەی ئۆپۆزیسیۆنی ئێستانە بەڕاستی سەرکردەکانی ئۆپۆزیسیۆنی ئێستا تێکەڵی حەز و خۆشی ژیان بووین، ترسنۆکن، بێ هەڵوێستن، ناوێرن، لە خۆیان تێک بدەن لە زەعیفی ئیمانیانە ئەو ئیمانە و ئەو وتارانە و ئەو تافانەی جاران کە دەیاندا لە بۆ ڕەزامەندی خوای گەورە و لە بۆ قیامەت و لە بۆ ئەو شتانە ئێستا ڤیلاکانیان و دەفتەر دۆلارەکانیان و لگزیزەکانیان و وەنەوشەکانیان ئەو شتانی لەبەر چاو نێشتین. بەڕاستی چەندە ڕقم لە دەسەڵاتە هەندە نائومێدم لە ئۆپۆزیسیۆن. هیوادارم ئەو قسانەی من تەعەن نەبێ لە بۆوان بە ئاگاهاتنەوەیان بی وەلەو من دڵنیام لەوەی ئەوانە وا لە ناو جێگایان وا گەرم و نەرم و خۆشە ئەو قسانەی من تەئسیریان لێ ناکاتن وەکو سەرکردەکانی ئەو حیزبانەیە کە ئەو حیزبە چەندە بێمنەتن لە ئەو سەرمابوونی خەڵکو و یعنی معقول نییە کارەبا 30 ساڵە وەکو کێشە وەکو قەیرانە، یعنی معقولیش نییە ئۆپۆزیسیۆنێک 30 ساڵە خەبات دەکا 4 کورسی 5 کورسی 6 کورسی 7 کورسی عیبە یا دەسەڵات دز و گەندەڵ و مافیانیا یا تۆ ئۆپۆزیسیۆنێکی ڕازگۆنی. ئەوە مەڵتەقەی ریاضیاتیە نابێ غەیرە ئەو قسەی من شتێکی تر ڕاست بێت. هیوادارم حیزبەکانی ئۆپۆزیسیۆن خەڵکەکانیان دەماوەر حیزبەکان خۆیان باساییان پێ نەبی وەکو دەسەڵات. زۆر سپاس بۆ باوکی محەممەد لە ڕانیۆ لەگەڵمان نبوو. کاک حەمەشەریف لە چوار قوڕنە وەردەگرین. کاک حەمەشەریف سڵای خوارد لێبێ. السلام عليكم. وعليك السلام سەر هەردوو چاوە. باشی براکەم. سەر چاوەکان کاک حەمەشەریف باشی. بەرنامەکەم. عزیز ئێمەی کاک حەمەشەریف گیان. برا بەڕێزەکەم تۆ بینایەک بەدەستی خۆت دروستیکەی دەیڕوخێنی. چۆن کاک حەمەشەریف؟ ئەگە بینایەک بۆ خۆت دروستیکەی بەدەست خۆت دروستیکەی دەیڕوخێنی بێگومان نەخێر. بە تاوانبار لەلای تاوانەکان هێرە داڵ دەدەبێت هێرە تاوانەکان لەلا داڵ دەدەکرێت ئەوانە بۆ خۆیان دروستی دەکەن چۆن دەژیر و چۆن دەژیری دەکەن مەنا دەژیری ناکەن ئەوەی ئێرە لەلا داڵ دەدەبێت ئەو لاش لێرە داڵ دەدەبێت مانە ئەوە دەژیر نەکرەوە. السلام عليكم. وعليك السلام. كاك حەمەشەریف لە چوار قوڕنەوە لەگەڵمان نبوو. کاک پۆڵا وەردەگرین لە هەولێر. کاک پۆڵا سڵای خوارد لێبێ. سڵای خوا لە بەڕێزێت لە کارمەندەکان لە هەموو بینەرە بەڕێز و خۆشەویستەکان. سپاسەکەین کاک پۆڵا گیان. بەڵێ کاک پۆڵا لەسەرم بابەتە سەرنجی تۆ چییە؟ بابەتێکی زۆر گرنگە بەڵام ئەگەر ڕێگا بدەیت من وشەیەکیشی بۆ زیاد دەکەم. بەڵێ تەوەرەکەت بۆتی تاوانباران لە هەرێمی کوردستان دەستگیر ناکرێن و سزاش نادرێن ئەگەر دەستگیریش بکرێن سزا نادرێن ئەوە لێرەیە. هەڵبەتە هەندێک لە تۆمەتباران یاخود تاوانباران کە سزا نادرێن هەندێکی کە لەوانەیە پاڵپشتێکی نەبێت بە خێرایی سزا بدرێت و بخرێتە سوچی زیندانەوە. بەڵێ بەداخەوە کۆمەڵگەی کوردەواری کاکە دانیار یعنی ڕووداوی وا ڕوودەدا ئەوەی سەر ڕۆژ لەمە پێش لە هەولێر بەڕاستی شەرم لە خۆت دەکەی وەصفی پێناسەی کۆمەلگاکات بکەیت لە ڕاستی داوایە کۆمەڵگەی کوردەواری نا کەواتە چێ بەرپرسە
لە دوای هەست شۆڕشێکی تەکداری پێویستە بە شۆڕشێکی ڕۆشنبیری بوو نەکرا کاکە دانیال شۆڕشی ڕۆشنبیری ڕێز لە یاسا بگرێ لە مافەکان لە ئەرک ئێستاش نییە دام و دەستگا پەروەردەیەکانمان سست کراون کۆمەلگای زیندوو بەرهەم ناهێنێ ڕاگەیانەکان تا ئێستا پیاوانی ئاینی لە ڕووی ئاینیەوە ڕوون بکرێتەوە تاوان سیە مامۆستایانی زانکۆ تا ئێستا دەزانی تۆ سەنتەری توێژینەوەمان لە هیچ شوێنێک نییە سەنتەری توێژینەوەمان نییە لە بیرکردنەوە هزری فکری تاوانەکان بۆ ڕوودەدەن چارەسەرەکان لە نیمانە دەستەیەک لە مامۆستایانی پسپۆری زانکۆ لەگەڵ وەزارەتەکان هەماهەنگی بکەن نیمانە چونکە وڵاتە پێشکەوتۆکان کاکە دانیار بەدانانی سەنتەری توێژینەوە و فکری هزری لە ڕوودان لە کارەساتە هۆکارەکان چیە چارەسەر چێە ئەوانە نییە نمونە یەک وڵات بۆ دێنمەوە ڕەنگە کاتەکەش کورت بێ یەکێ لە وڵاتانە فەڕەنسایە زۆرترین سەنتەری توێژینەوە هەیە لە بوارەکانی پیادە ئێستا کاکە دانیار هەولێر لێگەڕێ سزانیە تاوانبارانیە سیستەمەکەمان سیستەمێکی خێڵەچیە خێڵەچی بە واتایسی دەکرد بڵێن خێڵی سیاسی خێڵی سیاسی لە هەردوو زۆنەکە خۆت بەخۆت بەڕێزت بیستوتە تاوانێک لە زۆنی ئەولا دەکرێت دێ فەوزێکی بۆ دەکرێتەوە فەوز کەواتەوە خەڵات کرا بە هاوڵاتی دەگوترێت لە ڕووی دەرونیەوە بڕوخێ تۆ ئەگەر تاوان نەکەی بە پلەت بەرز ناکرێتەوە ئەوە دەبی کۆمەڵناس چیکردنەوەی بۆ بکات دەروونناس تاوانبار گەورە دەکەیت تەچی پێ دەدەین سەگداری بۆ دروست دەکەیت دەوەرە چیکردنەوەم بۆ بکەوە وەرە لەو هەولێرەی ئێمە بەعسی هەیە عەرەبە فەدان کوردی کوشتووە فەدان خەڵک دەیناسێ ئێ تۆ چ ڕێز بۆ دادگا دەمینێ بۆ چی دەمینێ کۆمەلگاکەمان بۆی لێ هات ڕەنگە گلەیز لە ئۆپۆزیسیۆن بکەیت بەڵام وەکو مامۆستا عەبدوڕەحمانی بەڕێز فەرمووی زۆر کات لەسەرەوە فەرمان دەکرێت فەرمان نادرێت دێبە دەیکەن ئەگەر چەند پۆلیسێک لە بنکەیە کە کاکە دانیال فەرمانی لەسەرەوەی خۆی پێ بکرێ فلانە کەس لە فلانە شوێن دەستگیر بکەن ئەگەر کارەکەیان نەکرد بەرز بکرێتەوە بۆ وەزیری ناوخۆ فەسڵ بکرێن بە هەرچی بەڵام لەسەرەوە خوارە لەسەرەوە دار ئەگەر خوار بوو دێبەری خوار دەبێ بۆیە بەداخەوە ڕۆژ لە ڕۆژ کۆمەڵگاکەمان بەرەو هەڵدێر دەچێت زۆر باشە کاک پۆڵاگی دڵسۆز لە دادوەران لە مافناسان لە کۆمەڵناسان لە دەروونناسان لە پیاوی ڕاگەیان کار ملێتەکەمان وشار نەکەنەوە زۆر سپاس دڵنیابە زیاتر بەرەو هەڵدێرمان دەبەن دووبارە ڕێزم زۆر سپاس سەکین کاک پۆڵا زۆر سپاس کاک پۆڵاگیان بەڵا زان و خۆشەویستان لەسەر ئەم بابەتە مامۆستایانی ئاینیش ڕاوسەرنجێکی جیاوازیانەیە لە زۆربوونی تاوانەکان و بە تایبەتی تر تاوانی کوشتن و ڕفاندن و دزیکردن مامۆستایانی ئاینی پێیان وایە کە لە هەرێمی کوردستاندا ئەگەر ئەو بەرنامەی ئەو ئاەتانی قورآنی پیرۆز بەسەر کۆمەڵگادا جێبەجێ بکرێت کە خوای باڵادەست دایناوە و خوای باڵادەست زۆر باشتر مرۆڤەکان دەناسێت بۆیە کۆمەڵێک ڕێسا و یاسای بۆ داناوە و پێویستە لە ژیانی هەموو تاک بە تاکێکی ئەم کۆمەلگایدا جێبەجێ بکرێت بۆ نمونە کەسێک کە بە ئەنقەس کەسێکی دیکە دەکوژێتەوە پێویستە بە بەرچاوی خەڵکەوە بکوژرێتەوە ئەو کەسە یاخود کەسێک کە دزی دەکات پێویستە دەستی ببڕێتەوە ینی کۆمەڵێک یاسا هەیە لە هەرێمی کوردستاندا کەسێک حوت کەس دەکوژێت دواتە دەبین لە نێو زینداندا قەڵەو دەکرێت و شوێنێکی باشی بۆ دابین دەکرێت بەڵام ئەگەرم کەسە بێت و بەرچاوی خەڵکەوە بکوژرێتەوە گومانی تێدانە ئیدی تاوانبارانی دیکەش سڵ لەم جۆرە تاوانانە دەکەنەوە وردە ئەو تاوانانە کەمتر دەبنەوە خوای باڵادەست لە هەمومان باشتر دەزانێت لە هەموو مرۆڤایەتی باشتر دەزانێت کە چ جۆرە بەرنمەیەک بۆ ئەم کۆمەلگایە پێویستە بۆیە کۆمەڵێک ڕێسا و یاسای داناوە تاوەکو هەمومان بەختەوەربین و بتوانین بە بەختەوەری بە ئاسوودەی لەسەر ئەم زەویە ژیان بکەین وڵا زان خۆشەویستان دەچمە لای پەیوەندیەکی دیکە باوکی بەگزاد لە سلێمانی باوکی بەگزاد سڵاوی خوا لێوێ سپاسەکەم سڵاوی خوا لە جەنابیشت سەر هەردوو چاومان سپاسەکەم دەنگم ئەگات بەڵێ باوکی بەگزاد لەسەر بابەتەکەمان چ ڕاوسەرنجێکت هەیە وەڵاهی من دەمەوێت بگەڕێمەوە بۆ سەردەمێک کە کوشتن یعنی شتێکی باوی لێ هاتبوو ئەو حیزبە ئیسلامیە چەکدارانی کە لە هەوڵجە بوون وەک حرەکەی ئیسلامی و ئەنسار الئیسلام وازانم کۆمەڵ ئەو کاتە وازانم نازە بۆ شتێکیوە لەوانەوە ئەو کوشتن و گاتە پێکردن بە مرۆڤی کوردە دەستی پێکرد سە بۆ نمونە سۆنان عومەر کە
سەرۆکی دەستەی مافی مرۆڤ تەشیر مەکە باوکی بەگزات بەڵام تۆ بەڵگەت بەدەستەوە کە بەو شێوازە بوو یانی کوشتوبڕی دەستی پێکردوێەوە پێ ئەەکەنێت ئەو برانەمان کە یەکێتەکانیان کوژانی بکوژەکان بە برای خۆی ئەزانێت ئەمە حیفە اینجا تۆ سەیرەکەی ئەوان لەژێر کۆمەڵێت چتری ئاینی و دقی قورئانی و حەدیثا کە لەوە چێ بڵێم هەر زۆر دەستکاریشان کرد بێ خەڵکێکی زۆریان کوشتووە ئەی ئەوانە بۆ دەستگیر دەستکاری دەقەکانیشیان کردو بەڕای تۆ بەڵێ دەستکاری دەقیشان کردو بەڕای تۆ ئەی خۆ کوشتن بۆ هیچ کەس ڕەوان نییە یعنی س تۆ ئەگەر من زۆر کوا هیچ کەسێک کوا هەیەک ئەندامێکی ئەم حیزبە ئیسلامیانە خۆ کوشتنی ینی ڕێگە پێداوی یان کوشتێکی بەان قەز ڕێگە پێداوی لەکوێ هەیە داڵدەی داون وانی ئەو کاتە کۆمەڵێ بکوش هەبوون لە هەڵەبجە ئەوان داڵدەیان ئەدان بۆ نمونەیسا من کەسێک مەکو ڕامەکرد بۆ هەڵەبجە خۆمە کرد بە ناو بزیتنەوە خۆمە کرد بە ناو کۆمەڵ و نازە و ئەنساری ئیسلامە یانجەوە خۆشتێکە کە حاشا هەڵنەگرە ئەوە لۆ سەرچاوی گرتووە ینی تۆ سیرکە خەڵکێکە تەم نەبێ بە ئاینەوە کەمتر ئەو دەسەڵاتی کوشتنە بەخۆی ئەدات بەڵام دایم ئەم تونند و تیژی و بکوژە و بیێنهینە لەناو ئەوانە هەیە اینجا کۆمەڵێکیشان بڵێ کۆمەڵشان حتا داواکرام لە نای ئەمریکا و بۆی کە خەڵکیان کوشت و بەتابەتی ئەوانەی خێڵی هەمە کە شەهید بوون کە کەسی نزیکی منیتیایە ئێستا بەداخەواناندان پەرلەمان و سەرۆکی دەستی مافی مرۆڤیشن یعنی ئەوە خەتەرەکەیە ئەوە خەتەرێکەکە ئەو پێ ئەکەنێڵێ براکانمان ئەمانەیان کوژ یعنی جوندی ئیسلامەکەی بە برای خۆی ناو بردووە کاکی پارێزەری مافی مرۆڤ تۆ باسی ئەو مەکە کەسێک کوژرێت باکی بەگزات ئەگەر بینەوە سەر ینی ئێستی هەرێمی کوردستان ینی مەڕۆ سەر ڕابردوو لە ئێستادا زۆرترین تاوان ئەنجام دەدرێت دەسەڵاتی بەرپرسە دەسەڵات حکومڕانی ئەم هەرێمەیە حزبە دەسەڵاتەکان ئەم هەرێمە بن بەڕێوە ینی ئەوە بابەتێکی دیکەیە بابەتی براکوژی و شەڕی ناوخۆ هەردوو لەوانێت تاوانبار بن لەو بابەتەیە کە ڕووی داوە ئێمە نەچینەوە سەر بابەتە بەڵام ئێستا ئێمە باسی واقعی ئێستا هەرێمی کوردستان دەکەین ئێستا دەزانی تاوانەکان ڕوو لە زیادبوون کردووە بەشێکی زۆر لەو تاوانبارانە بەشێکی زۆریان لەو تاوانبارانە ینی بە بەڵگە و بە هەموو شێوازێک بەشێکیان ئەندامی هێزانیەکان یاخود بەرپرسێکی حیزبی لە پشتەوەیەتی کامە یاساش باسێکەوە پارێزەران باز لەمەش دەکەن کە بەشێک لە بەرپرسان لە پشت تاوانبارانەوە ینی بۆچی نایڵن کە دەستگیر بکرێن بەڵێ مامۆستاگیان ئێستا بۆ کەس نازانە چیم لە دڵای خۆ ئەکرێ من حکومەت هەر نەفەرێک و شوڕتێکی بۆ دانێ هەر ماڵێک و ئاسایشێکی بۆ دانێ نا یاسای بەسەردا جێبەجێ بکرێ یاساکان وەکو خۆی بەسەردا جێبەجێ کەسێک کە کەسێک دەکوشێ پێویستە بکوژێتەوە یعنی ئەمە خۆی باڵا دەست دایناوە خوا دایناوە شکارگە من بکە دانی من بان نەکرێم چۆن ئەوە لایەنی دووهەمە ناچێت حەقەکەی خۆی بە عشاری بکاتەوە ئینا هەر کەسێک بچێت دعوا قەید کە لەم هەرێمی کوردستانە بان نەکرێ و دەستگیری شەکرێت ئەوە منم ناچم یعنی دعوا قەید کەم یان تۆی کە زوڵمت لێکری ئەڵی خۆمەیکەمەوە هەتا ئەمە بەم شێوەیە نەک بڵی کوردستان بکەینە شوێنێک بڵین وڵا ئارامیتیان نیە و بکوژ دابان خەڵک زۆر باشە زۆر سپاس دەکەین باوکی بەگزات چی لای پەیوەندیەکی دیکە زۆر سپاس بۆ باوکی بەگزات لە سلێمانیەوە لەگەڵمان نبوو کاک ئاسۆ لە سلێمانی وەردەگرم کاک ئاسۆگیان سڵاوی خوا لێبێ سڵاوی خوا گەورە لێبێ حاجیگیان سەر هەردوو چاوم کاک ئاسۆگیان باشی چاوە بێم توای کارمەندانتان سەرکەوتوو بن ئینشەڵا لەگەڵ تۆ ئینشاءڵڵا برای عەزیز حاجیگیان من پێم وابێ من وەکو ڕای خۆمەڵێم پێم وابێ تۆزێک گلەیم لە وەکو کەناڵی پەرمیا ئەندامەکانی پەرلەمانتارەکانی باڵگێرەکانی هەموو حەق وایە کە کێشەیەکە بێ بە نمونە ئەوەی ڕوانە بوو هەموو شتێکتان کردووە بەڵام هەسەی کە ئەوەی هەولێریش بوو کچەکە تەمەنی 7 ساڵ بوو هەر هەولێریشی چۆڵ کرد دێکێتی ژنان چی کارەساتێکیان لەسەر ئەمەی گووانە کرد ئایانیش دین تاوانبارکەن ئەیان ڕژدار تاوانبار کرێت کە ئەم کچە چووە بۆ ناو کۆمەڵە خەڵک کە نازانێ مە ئەمە ئەمانی کە لەوێش بوونە چییە حەق وایە ئەو کەسانی کە مێزگریەکە کەسانێک بن حرمەتمەیە من ئەمە وەکو نەسیحەت نالێم هەمووی برا گەورە و کەسی بەڕێز و حرمەتدارن بەڵام ئەوانەی کە ئەزان بەرامبەرەکەیان چییە بە ماوەساودامان ئەو کات لە ساڵی ڕابردووە بەرنامەیەکیە بوو لەگەڵ ئەو ئافرەتەیە ئەوەی باڵین با ناوی نێنیم پێم خۆش نەبووە فڵەن مامۆستا مەلا هەورامان حەستن یعنی جوان نەبووە لەگەڵ شێتانیشێ یعنی ئەو مقابلی ئەو نەبووە هەندێک بابەت هەیە بۆی خەڵکی بەرچاوڕوو بن باز بکەن حاجیان یعنی ئەچێتە یەکێک ڕۆژنامە نووسێکیەوە کە کەسێکی پەرلەمانتارێکتان ئەچێت حاجیان ئەچێت دائنیشێ لە تەلەڤیزیۆنێکەوە قساکە سەڵتەکەی ئەم کپەکەن
ئاگادار بنە بێم شتانە بزاندرێ لە هەر کەناڵێتەوە سەیری خۆتان مەکەن لە هەر کەناڵێتەوە بەشداری هێزگیریە کا بکرێ ئاگادار بن ئەمە وەکو بە چاوڕوونیەک یعنی ڕێگری لە دەنگی ئەمانی ئێوا کرێ لەوانەیە یەکردۆ کرێ بۆی دەنگە حەقکە نەگا ئەگەر نا فەرمۆم چێشمەچی ئەی بۆ ئیستا کەس لەسەر ئەمەم کسا 14 ساڵە نێت ئەمە چەند جار ئامە قەبزیە بۆ تاوانبار بوو ئەمە چییە ئەمە ئەم دەسەڵاتە ئیسپادە لەمانەکە حاجیە من لەگەر کێشەیەکمە بێ بنەماڵەکەم کێشەی کرێ بنەماڵەکراوێ ئەبێرەی خۆمان بەلایەنێکە هەڵواتین ئیتریا منە بێت لە زۆنی سەوز بێنمەوە یا بچم بۆ زۆنی زەر کە چوومە زۆنی زەر بۆ خۆمە لێ خۆم بە یەکێکە هەڵواسیم و مەجبورم بۆیت هەم دیفاع لەوەکەم بۆ خۆم وەکو پشتگیریەکە بۆ خۆم ئەمانە قازان دەکەن هەتا ئیستا کەهێناوێنە بەمە ماونە دۆ حاجییان بەمەی کە کێشە هەبێ لە هەبێ بار هەتا بار زۆر بێ هەتا مەیخانە زۆر بێ هەتا مادی هۆشبەر زیاد بێ و زۆر بێ گەنجەکانیش بێ دەنگە بن کپە بن دەنگی ئازادیش نامێنێ خەڵکێک نامێنێ غیرەتی هەبێ یعنی ئەمە فەرق و جیاوازی زۆرە بۆیە حاجییان ئەگەر سەیرەکەی لە عنوا خول کراوەتەوە باشە لە ئێوە خول کراوەتەوە بۆ فێربوونی چەندین حەدیث ئاەت ئەمانە کە کراوە بۆ هیچ کێشەیەکی لە دروست نابێ بۆ هەزار کەس چێتە مزگەوتێکەوە ئەگەر شانی بەشانی کرێ ئەڵێ عەفوو مەتم بۆ مزگەوت و بۆ شوێن پیرۆزەکان بەڵام ئەی بۆ لە جێگایەتر لەمانەی عیلمانەکان ئیلا بە کێشەی دابێ ئیلا بێ مشکلێکی دابێ هەرچیە بێ بۆ ئەم دینی ئیسلامە دینێکی ئاشتی پاک بەڵام ئەمانیانە ناشرینی دەن هەرچی ئەم تاوانەش چییە بتێنە ئەم حکوومەتە بۆ خۆی ڕێگای بۆ خۆش کردووە بۆ خۆی ئێوێ کێشە هەبێ بۆ خۆی ئێوێ تاوان هەبێ هەتا تاوان و کێشە هەبێ لە بینی بنەماڵەکانە ئەوانە مێننەوە ئێمە مەجبورین وە گوتمە بێ من یەکێک بە هیچ خۆم هەڵواسم بەرامبەرگەم بە لایەنێکان نەخۆی هەڵواسی ئەمە هەر دروستە بێت بەڵام ئەو داوایم هەیە تکایە هەر کەسێک مێزگری لەگەڵ ئەو بە ناوێکێتی ژنان و ئەو کەسانەکە وەڵڵاهی کە زانیتان کەسەکە زانیتان بە کوردەکەی خۆمان دەم هەڵبڕا یعنی هەر لەگەڵ ئادانەنیش مێزگرێکی لەگەڵانەکەن باشترە یا ئەوە تا بێ نێلی دەقەی بۆ ڕاگری دەقەی قسەیەکی دەقەی قسە بکاتەوە نێلی سەوت بەسەردا بەرز کاتەوە ئەو بڕوا بە خۆی قسەی خۆی بکات بتۆ چاوەڕێ ئەو بکەی کاکەی بەرنامەش کە پێشکەشەکە ببووی وڵا کاتمان نەما کۆتایی هات تۆ جوابەکەت ناگا قسەکە ناگا زۆر سپاس بۆ کاک ئاسۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە وەڵازان و خۆشەویستان هەندێک ئازیز بۆم بابەتە چەند ڕاسترنجێکیان نووسیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک عەبدوڵڕەزاق حسێن نووسێتی لەبەرەوەی زۆربەی تاوانباران سەر بە حزبی دەسەڵاتن و پشتیان هەیە هەروەها شیروان بورهانیش نووسێتی چونکە بەشێکی تاوانباران حزبی دەسەڵات خۆی دروستی کردوون پارێزەرێکیش پارێزەر بیتوێن محەممەد نووسێتی کاتێک تاوان ئەنجام دەدرێت تۆمەتبار خۆی ڕادستی یاسا ناکات زۆر جار لەلایەن کەسانی دەسەڵاتەوە داڵدەی تاوانباران دەدرێت عەزیز محەممەدیش نووسێتی تاوانباران باشترین خزمەتکاری گەندەڵ کاران هەروەها پشتیوان عەباسیش نووسێتی یەک قاعیدە هەیە لە بابەتی کوشتن هەر کاتێک دەسەڵات لە پشت بکوژەکەەوە بوو ئەوە ئەو کەسە هەرگیز سزا نادرێت هەروەها وەلی ئیبراهیم نووسێتی لە کاتێکدا ئەوان یاسا دەردەکەن پابەندی یاسانین ئەوەی خۆیان تاوانە ئیتر کێ تاوانبار دەستگیر دەکات بەشێکی زۆری لەو هاوڵاتیانەی کە بۆ ئەم بابەتە شتیان نووسی و ئەوانەشی کە پەیوەندی دەکەن هەمیشە بەردەوام کۆی بابەتەکە دەگەڕێنەوە بۆ سەر دەسەڵات و دەسەڵات کەم تەرخەمە لە دەستگیرکردنی و کەسانی کە تۆمەتبارن و تاوانێک ئەنجام دەدەن کە هەندێک جار باز لەوەش دەکرێت کە ئەم کەسانە لەلایەن نزیک بە حزبەکانی دەسەڵاتەوە یاخود هەندێک جار بەرپرسێکیان لە پشتەوە بێ بۆی کە چەندین تاوان بەسەریەکەوە ئەنجام دەدات تاوانێک ئەنجام دەدات دەستگیر ناکرێت یاخود ئەگەر دەستگیر بکرێت ئازاد دەکرێت دوایە کە ئازاد دەکرێت دووبارە دەبینین تاوانێکی دیکە ئەنجام دەدات و ئەمانە هەمووی وای کردووە کە بەشێک لە تاوانباران لە هەرێمی کوردستاندا دەستگیر نەکرێن و هەروەها کەم و کورتی لە بوونی یاساکاندا کاتێک کە کەسێک تاوانێکی گەورە ئەنجام دەدات تاوانی کوشتن ئەنجام دەدات ئەم کەسە هەر لە زینداندا دەهێڵڕێتەوە هەندێک جار بەر لێ خۆشببوونی گشتیش دەکەوێت کامەش بۆ خۆی کێشەوە دواتر تاوانبار دێتەوە نێو کۆمەلگا و پێ دەچێت دووبارە تاوانی دیکە ئەنجام بدات وڵازان دەچمە چەمچەماڵ پەیوەندێکی دیکە وەردەگرم کێمان لەگەڵا لە چەمچەماڵ السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. الله نسعيك مريض. سر هردو تشامان الله سعيك ماشي. والله ما نسعيك خوينا أو اشتك وديارة بني عواليك اشتيك كلو. بلى. حضري قلب اشتي على ويا.
وایانە بێگومان هەندێک لە تۆمە تاوانبارە بەڵێ بەخۆ ئەبرا ئەوەی چەگە لای نییە لە لای عەشایەر فەقیر و لە لای فەقیر وەزە ئەوەی چەگە لە لای هیلەکان وایانە زۆر ڕاستە بۆچی دەستگی ناکرێن ینی بۆچی هەمیشە بەردەوام تاوانەکانیش ڕوو لە زیادبوون دەکەن بۆی کە تاوانبار دەستگی ناکرێن ئەلێڕۆ بۆ ئەو لا پشگیری دێکرێ گیری دێکرێ لێوە دێ بۆ لا پشگیری دێکرێ وڵا پیادەکەی کاک سعدی لە چەمچەماڵەوە داخرا بەڵازان خۆشەویستان هەر لە بابەتی کوشتنیش لە ساڵی ڕابردوودا زۆرترین حاڵەتی خۆکوشتن ڕوویداوە کە 240 کەس بە ڕووداوی خۆکوشتن تۆمارکراوە لە هەرێمی کوردستاندا کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هەرێم ئامارەکەی بڵاو کردەوە کە ئەمەش بۆ خۆی جێگەی بایەخەوە پێویستە لایەن پەیوەنددارەکان و هەموو لایەک هەڵوێستی لەسەر بکەن کە بۆچی ئەم ڕێژەیە ڕووی لە زیادبوون کردووە کە ڕێژەیەکی زۆر زۆرە بە بەراورد بەوەی کە کوشتنی ئەنقەز 183 کەسە بەڵام خۆکوشتن 240 کەسە کە هەندێک جار بۆ کۆمەڵێک هۆکار دەگەڕێتەوە لە کۆمەلگادا بەشێکی زۆری پەیوەندی بە ئابووری و نەبوونیەوە هەیە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان دووبارە ئافرەتێک بۆ هۆیەوە خۆی کوشت و کۆتایی بە ژیانی خۆی هێناوە هەندێک جار پەیوەندی بە کۆمەڵێک بابەتی خێزانی و پەیوەندی بە بابەتی کۆمەڵایەتی و چەندین بابەتی دیکەوە هەیە تەواوی ئەو هۆکارانە پێویستە گرنگی پێ بدرێتەوە وا بکرێت کە ئەم بابەتە ڕوو لە کەمبوونەوە بکات لە هەرێمی کوردستاندا سەرەکی ترینیان کە بابەتی ئابووریە و نەبوونی هەلیکارە لە نێو گەنجاندا و نەبوونی هیچ ئیشێکە کاتێکە گەنجێک دەرچوویەکی زانکۆیەکە دانامەزرێتەوە زۆر جار گۆشەگیر دەبێت لە ماڵەوە هەردەمێنێتەوە ئیشی دەست ناکرێت ئەمە بۆ خۆی کاریگەی دەبێتە سەر لایەنی دەرونیە و کەسە دواتر پەنادەباتە بەر ئەم جۆرە تاوانانە یاخود ئەوەی کە زۆر جار دەبینی کێشەیەکی کۆمەڵایەتی ڕوودەدات یاخود پاڵنەرێکی دەرونی زۆر بەهێز وا دەکات کە ئەم کەسە پەنابەرێتە بەر ئەم تاوانە و دواتر کۆتایی بە ژیانی خۆی بهێنێت ئامارەکان زۆر ڕووی لە زیادبوون کردەوە بە بەراورد بە ساڵانی ڕابردووتر و ساڵی ڕابردوو 183 کەس بە ڕووداوی کوشتنی ئەنقەز تۆمارکراوە لە هەرێمی کوردستان کە ئەمەش ڕێژەیەکی زۆر زۆرە وەک پێشتیش ئاماژەمان پێکردووە بەشێک لەو هاوڵاتی عزیزانەی کە پەیوەندیان کرد ئاماژەیان بەوە کرد کە هەم کەم و کورتی لە یاساکاندا هەیە هەم لە دەسەڵاتدا هەیە هەم لە جیهەتی جێبەجێکردنی یاساکان و دەستگیرکردنی ئەو کەسانەوە هەیە کە دەستگیر دەکرێن لە هەرێمی کوردستاندا دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک حەمەڕەشید لە ژاراوە کاک حەمەڕەشید سڵای خوا لێبێ سڵاوی خوای لە جەنابەت کاکەوە وعەلەیکە سەلام سەرچاومە کاک حەمەڕەشید ماوەیە کە دەنگ نییە لە خزمەتدام وەڵڵاهی لۆدی لەسرە بەرنامەکە شکر مشتری زۆرە خەڵک متحتانایەتی پەیوەندی دەکەن ئەمیش گوێ ڕادەگرم بەڵام ناچار بووم ئەوڕۆ پەیوەندی بکەم لەو بارەیەوە هێندێشت لەسەر وەزعەکە باسکەین لە خزمەتم کاک حەمەڕەشید فەرموو برای بەڕێزی لە خزمەت خوای دابین هەردوولامان کاکی بەڕێزم شتەکە لەوە دەرچووە قانون نەماوە یاسا زەعیفە یاسا هەر نییە من پێی ناڵم حکوومەت پێی دەڵێم دوو دەسەڵات بۆتە جەنگەڵستان بۆ خۆیان وەک دەسەڵات کاری زۆر خراپیان ئەنجامدا لە کاتی خۆیدا و لایەزالیش کوشت و کوشتارێکی زۆر دەکرێت دا حیبی لە هەموو شتێک گەورەتر کە هەمومان پێی بڵێن لە خۆشیان گەورەتر حیبەکە دەیکەنە کێشەی کۆمەڵایەتی یەکورە تۆ ناون لە خۆت ناوە حکوومەت دادگات هەیە یاسات هەیە بەناو حکومڕانی دەکەی کۆمەڵایەتی چی مادام مەسەلە کێشەی کۆمەڵایەتیە و لە مەجلیس و دیواخانان کێشە حەل بکرێە حەفوکردنەیە هەرستی هەیە یا حکومدانە تۆ حکوومەتت بۆ چیە بۆ ناو لە خۆمداوە حکومداری دەکەم یا بۆ قۆرەخکردنی سەرمای ئەو میلەتە مەزڵومەی کە ئێستا دەیچەوسێنیەوە بۆ شوشە نەوتێکی خەڵک بۆ بە بیبسیەکی لە ئەواڵ دەچی کە لەسەر بەعرینەوە دەزێن چاوی باوکی محەممەد باز دەکەم پژگیری دەکەم لەبارەی ئۆپۆزیسیۆنەوە داخەکەم بەداخەوە ئۆپۆزیسیۆن دەستی جەمعی زەعیفن یەکگرتوونین ئەمەش بە سانسی دەسەڵات تەواو دەبێتە تەواوکەری دەست نەدەبوو وابان بەداخەوە وڵی بۆ جۆرە بڕۆین 32 ساڵە 32 ساڵی دیش تۆزیان لە دوا ناکەین حاڵمان لەو حاڵی خۆشتر نابێ ماڵیان ناوا بێ دەحەوێنەوە لە ژێر سێبەریاندا ئەوەی ئەمە پیان دەڵێن دەبوو تا ئێستا
زۆر خراپەشیان بەرامبەر کرد باین بەتەوە حیزبەکانمان کاوا پەرتەوازن هەر کەس بە خۆی هەڵا دەڵێ نەدەبووە با ڕێزم بۆ قیادەی وە پۆزیسیۆنەکان ڕەزا دەکەم واز لە وەلای سیاسی بێنن هەر کە سیاسەتی خۆی بۆ خۆی بەرامبەر ئەم دەسەڵاتە چەندسێنەرە یەکتر بگرن زۆر باشە کاک حەمەڕەشید لێ دەکەم لە کۆتاییدا ڕێزم بۆ تۆش و بۆ برادرانی گوێگێر و بۆ ستافەکەستان و محەممەد باز دەکەم لە خزمەتدام. کاک حەمەڕەشید دەمێ بزانم بەڕای تۆ پێویستە چه فشارێک بکرێت تاوەکو تۆمەتباران دەستگیر بکرێن یاخود بە چ ڕێگایەک وا بکرێت کە هەم تاوان کەم بێتەوە هەم ئەو کەسانی کە تاوانێکیش ئەنجام دەدەن دەستگیر بکرێن بە زوویی دەبینین کە زۆر جار کەسێک کە چەندین تاوانی ئەنجام داوە تاوەکو تاوانێکی زۆر گەورە ئەنجام نەدا دەستگیر ناکرێت و هەموو کاتێک کە ڕای گشتی نێتە سەرخەت ئەو کەسە دەستگیر ناکات بۆ نەوەی کە بینیمان ئەو باوکەی کە کچەکەی خۆی کوشتووە ینی دوای ئەوەی کە پێشتر چەندی تاوانی ئەنجام دا بوو بەڵام دواتر کە ئەمەی ئەنجام داوە هەموو خەڵکی هاتنە دەنگ و سۆشیال میدیا هاتە دەنگ سەبارەت بەوە ئیدی دەستگیر کرا بە تەواوەتی بەڵام لێرەدا هاجا چاور لێ بێ ڕێزم بۆ پۆزیسیۆنی حەقایە گرتوو بن لەو بارەیەوە زۆشتی لە ها چاور لێ بێ بۆ خۆیان ئەرقەلێکیان بۆ دروست دەبێ یەکسەر داوەتی حیزبەکان دەکەن پیادەی حیزبەکانمان دەچن دەست لە مناریان دەبن کاکە نایەم جوابیشیان دەمەوە تۆ لە قسەی من دای تۆ گوێ لە ئاڵێتی من ڕادەگری ئەی کامیش ڕامەڕای تۆ بێ بۆ پۆزیسیۆنم لەبەرچی کاکە ئەم کردەوەت باش نییە ئەمەت خراپە ئەوەیانت خراپە دادگا زەعیفە دەستی سیاسی لەناو دادگاکاندایە حاکم ناتوانانی بڕیاری خۆی بدا هیچ قرارێک لە جێ خۆی نییە بۆ بێم لەگەڵت دانیشم نایم لەگەڵت دانانیشم هەتا قرار نەدەی بە پاچی حکومڕانی نەکەی بزانم چاک دەبێیاننا بەڵام نەخێر بەدەنگیانەوە بانەچن بەو شێوەیە ئیتر دەستخۆشی لێ دەکەم مێزگرت نییە باڕێنم نەگرم. زۆر سپاس بۆ کاک حەمەڕەشید لە ژاراوە لەگەڵمانە وەڵازان و خۆشەویستان هەندێک جار ئەو کەسانەشی کە تاوانێک ئەنجام دەدەن تۆمەتباران بە شێوازی لە شێوازەکان بە سڵحی ئەشاری ئەم بابەتەش کۆتایی پێدەێنێت نایڵن ئەو کەسە سزای خۆی وەربگرێت و سزای ئەو تاوانی کە ئەنجامی داوە پێی بگات کامە زۆر جار بۆ خۆی کێشەیەکە و لە نێو کۆمەلگادا دەبینین کە کەسێک تاوانێکی ئەنجام داوە بە ئاشکرا دواتر ئەم کەس و کارە یاخود بنەماڵەکەی دیکە لێی خۆشبوون ئەمە وا دەکات کە تاوانبار یاخود تاوانکردن ڕوو لە زیادبوون کات و کۆتایی پێ نەهێنرێت. دەچمە لای پێندێکی دیکە کاک فاڕۆق وەردەگرم لە سلێمانی کاک فاڕۆق سڵای خوا لێبێ. رە دوو چاومە کاک فاڕۆق بەڵێ هاتیینە سەر هینێک یعنی تر ملەتەکە زۆر تاواندارە كلينك هیچ گوناحان نییە هەمووی گوناحەکەی ئێمە گوناحبار و تاوانداری چونکە کەسمان غیرەتمان نەماوە بەرامبەر بە پشیلەیەکی کۆچین ئەم منە ترسنۆ بوونە حتا خۆی گەورەی ئینسانی ترسنۆشی خۆزنەوە بەڵێ لە چیە ترسنۆکین لە چیە غیرەت نەماوە یعنی هەموو شتێکمان لەگەڵەکەن بە ناوی خۆ خلاجیش ئەو شتانی ئەمڕۆی بینم ماڵی ئەو شاسوارە ئاوازی هەر چۆنە بەخێرەکە چی پێڵێن چۆ بۆ دهۆت نەوتی دابش بەسەر فەقیر وەژارانەکە چیکە مەشایەتی پارتی نایڵێتە زیزە ئەمانە وجدانیان نییە ئەمانە نازانی دڵیان بەرگە ئاستینە چییە دەستە خەڵک بیرکەنەوە دەستە تاکەی بەخوا من یەکەم کەسم فۆرژی چەنداویدان لەگەڵەکە دەستکە تاکی ئاوا بژین. زۆر باشە زۆر سپاس بۆ کاک فاڕۆق لە سلێمانیەوە لەگەڵمان نبوو کاک فاڕۆق زۆر سپاس دەکەین. دەچمە لای پەیوەندیەکی دیکە کێمان لەگەڵە کاک دارا لە عەربەت کاک داراگیان سڵای خوات لێبێ. السلام علیکم و رحمة الله و بەرەکاتوه. وعلیکە سەلام کاک داراگیان. برا عزیزەکەی من لەوە شێکەوەی سەرەتای 2023 ئاخر جارم دەپەیوەندیکەم. لە خزمەتین بەرنامەی خۆتە ئەزانی چوان گومەت خڕە وایە گومەزی مزگەوت بەڵێ گوێزیش خڕە هەڵی بۆ سەرەوە نایەتەوە خوارەوە کەواتە ئێمە هەست قسەیەکەین ئاسنی سار دەکتین ئەزیزەکەی من براکەی باوکی من ساحبی بەڵێوی خوای تبارك وتعالى فرمي ألم يسيروا في الأرض كيف كان عاقبة من قبلهم آية ناقرن بسر زوية بزانن عاقبتي قوم كاني ترشفون بوا أم كوملا خلق ربوتاك أو كوملا قومة جماعة هذه ربوتاك كابراد زيكا مسوى خزمة وحزة بكفالة أم لا ولا بين قولي خرتيان هدي برروا من الله من بلا الروي
هەڵێ باوکە نەکەی دزیکەی ئەمە بێ بە نمونە یەکێک کوشێ هەڵی واسە با حکومەکە عەدالەت بێت چونکە ئەم دنیا فانیە نەمرود 400 ساڵ مێشولێ لە مێشکیا بوو خوای گەورە کارێکی کرد بێن بەسەریای فراحەتیە کرد مێشکی تەقی مێشولەکە هاتە دەرەوە باڵێکی نەما بوو خوای گەورە فەرمووی چی دەوێت لە دنیا بۆ بکەم وتی باڵەکەم بۆ خەرۆژێ خۆی دنیایەک لای مێشولەیەک ئەهمێتی باڵە مێشولێکی نەبێ گوناحە تۆ خۆتی بۆی لاکەی ئایا بەرپرسی ئایا کەناسی ئایا شوانی هەرچێکی لا فەرق بین عەبد وعەبد إلا بالتەقوى عەزیزەکەی من مەقسەم نەماوەگە پرسیارێ باش وا بە مۆگەر کاتەیە وەڵا زۆر سپاسەکەین کاک دارەگیان پەیوەندی تر هەیە بە ڕێگەبین باوەڕانی دیکەش زۆر سپاس بۆ کاکدارا لە ئەربەتۆ لەگەڵمان نبوو دەچمە لای پەیوەندیکی دیکە کاک ئەمین لە سی سادق وەردەگرم کاک ئەمینجان سڵاوی خوارد لەبێ السلام عليكم كاك دنيا وعليك السلام ورحمة الله سلامت بیا خۆ والله كاك دنيا دیارە يعني تاوان بار بۆ دەزین ناگرێ ئەم سیستەمە حکومڕانی سەقەتەیە کە لە کوردستانە بەڕاستی حیزبایەتی تەواو ئەم وڵاتی بێتام کردووە تەواو کایەکانی ژیانی بێرەزەت کردووە چ لە خزمەتگوزاری چ لە گرتنی تاوانبار چ لە دادگا لە هەموو موەسسەکانی وڵات هەمووی بێسەرۆبەرەیە بەڕاستی منە نوێشێکی تر بڵم ئەمە لەم ئەم تاوانانە کە ئەکرێ بەڕاستی ئەمە هەولێر ینی کچێکە فێریگە کچێک بەناق کوژراوە کوار ڕێکخراوەکانی مافی ئافرەت کوای ئەوانەی لەسەر ئافرەت و لەسەر ئەوەش دەرکەوت کە ئەمە نەبوو ئافرەتە نەبووە مافی ئەوەنە تەنیا بۆ ئەوەیە لە پەنای ڕێکخراو و مافی ئافرەت و جێندەر و نازانم چی بەر لە ئیسلام بەر لە ئەهلی مزگەوت بەر لەوانەی کە دیندارن ئەیانە بەحەز نرخێ بێ ڕخن لە دین دۆزنەوە ئەگەر ئەم کابرا سەر بە ئەهلی مزگەوت بوایە ئەگەر ئەم کارێکی دیندار سار ڕێکخراوەکانی مافی مرۆڤیانە کرد کو ئەوانەی یانە تەلەڤیزیۆن دەمەدەمیەکەن و حەدیثەکان بەلا ڕیابن و ئاەتەکان ڕەبزەکەن و ئەوانیە ئەی کوایە خۆشان ئافرەت وای لێکرا جەنابیان هاتوون هەموو کەسێکەکانی ئەوانە لە ناخیانە چی هەیە و باش ئەزانن کە بۆیشان ناچێت دەسەر من هەر ئەمە یعنی ئەوە ڕوونکەمەوە بەڕاستی ئەوەی کە لە کوردستانە هەیە بانێگە و نەبدو هەوە بانێگە دە هەوایە چ ڕێکخراوی مافی ئافرەت چی ڕێکخراوەکان یان پرۆژەیەکی ینی مردووی لە زبڵدان و هاوجان هەیە لە کوردستانە بەسەر خەڵکە بیتەسێن وەڵا خەڵک نەوتینە خەریکە ڕەشە هاتوویاسا جێندەرم بۆ یێنێ یعنی بەڕاستی ئەمەی لەم کوردستانە گوزێرەکە دانیال لە هەی وڵاتەکانیە و دەستی خۆش بێ زۆر سپاسەکەین کاگەمیجان لە سێ سادقەوە لەگەڵمان نبوو وڵاتزان و خۆشەویستان بەو هیوایە کە خوای گەورە هەموو لایەکمان پارێزراو کات لە ئەنجامدانی تاوان یاخود ڕوبنەوەی هەموو دەرد و بەڵاو موسیبەت و مشکلەیەک و ئینشاءالله ئەم کۆمەلگای ئەمەش پارێزراو دەبێت و کەمترین تاوان ئەنجام دەدرێت گومانی تێدا نییە کە ئەگەر بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام بە جوانی جێبەجێ بکرێت کاریگەریکی باشی دەبێت لە کۆمەلگادا و سپاس و ستایش بۆ خۆی باڵادەست چەندین ڕێکخرا و چەندین سنتەری زۆر باش هەن کە کاریگەریان هەبووە لە کۆمەلگادا توانوێتی کە کۆمەلگایەکی ئاسوودە و کامەران بێنێتە ئارا و خێزانەکان پارێزراو بکات و ئەگەر بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام و ئەو ڕۆشتە جوانانی کە لە ئاینی پیرۆزی ئیسلام دیاری کردووە لە نێو کۆمەلگادا جێبەجێ بکرێت دەچمە لای دوهەمین پەیوەندی کاک ئەیمەن لە هەولێر کاک ئەیمەنجان سڵاوی خوا لێبێ السلام عليكم وعليك السلام سەرچاومان والله بنسبەتم گەرم خۆ لە دوو هەولێری مادی مەکەن لەوە کوردستانە نەک هەولێر ئەمە فرۆشتای لەبێژە لە بۆی کورد هەر بوونی نمەستا لە کوردستان دوورە تەوەرەکە قسەی دەکەم بەچێ هەر دامەزایەکی بە ئینگلیزی و عەرەبی کورد هەر بوونی نمایە لەسەر مەکتەبەکان لەسەر مارکێتەکان حقیقتمان مایەوە لە عاسی بە کوردی ئەمە مشکلەمانگە زۆرە ئەو مشکلە نییە کابرا کچەکەی خۆی چی بەرنامەی دەستێکن ئەوە بەرنامەی سەوەی بکەن کورد بوونی نمایە کوردستانی قیمەتمان نمایە باشە زۆر سپاسەکەین کاک ئەیمەنجان لە هەولێرەوە لەگەڵمان نبوو وڵاتزان و خۆشەویستان بە یارمەتی هاوکاران بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بە خواتان دەسپێرم خواتان لەگەڵ